صلاة السلام لسر أو پیغمبريك لشنوي بوي نسيمي أزل لوقتي ربيع الأول بصد نزاكت لتوي پردوا خنچي وجودي خندكر دوا شێوە و شیمە پاک ڕسم و ڕەویە چاک ئاینەی بێگەرد ئاین شەرەفناک باطین لە ظاهر چاکە عەجیبتر خەلوەت لە جەلوەت ئەدەب غەریبتر کردار حەمیدە پەسەندیدە حاڵ عمری شەریفی گەیشتە 40 ساڵ ئەلەم کاتا تعلیمی ناموس واتە جبرەئیل تعلیمی ناموس دیسان گەڕاوە وەرەقێتری بۆ هەڵگێڕاوە کە قورئانە لەسەرت بێ سەلامی خوا ئەی ڕەهبەری ماسیوە تاجی سەری پاشا و گەدا داڵدەی غەمی بێنەوە بێ فیزوکینە و بێ هەوا خاوەنی ڕێبازی ڕەوا ئەو وەسفەی هەبووە لەوە نابێ لە ئەم و ئەوە